الشعب السجين بس أصحاب أم جماعة القطر عزيز رخای آزادی و هاوشی رخای اجتماعی نموان أمور تجارة سابقة أنا مشاني يا كان شاي بايكون مسافر سيفر جديد وحاكي موسى وهذا برزان رئيس الدولة المتعجبة الإيمان مع مستوى الدولة ورئيس مستوى الشيخين مع مستوى نعرف برزان برزان ورئيس الدولة وما هو دخل الإنسان ساكن ومسؤول فان بعد أستيقظ الإنسان في شهرين أصلاً لا يتوقف دخل الشيء وتعليم مشاركة وهي مرض الشيش يدخل من المشاركة سلام وكيل دعم الإيمان والشيش يدخل كل Chegando, estudando, estudando reclama, receita, aquele chão onde nós estamos do eleitos, os quais vamos ensinar a matéria do fazer ilustração aqui vai cor porque uma vez da chance de espeto da data, da chance de uma vai cor nem na vida logo se gosta de fazer também da dom vai cultivar vai ele que quer levar uma saúde do ambiente não أخلاقيات não شخصية فيها بساطة من الدوري تنبيه لما كان كمان خالد يفكر يقول تشوف الشمال وتسي أصلاً قالني أو مش صعبة ندخل مصام وأويه هنا تدبير كمؤخر الاجتماع على كائن الاجتماع يشتكي بكلمة أنه ما يبدأ مصام في الاجتماع وبلانو جريجا وما مصطان كل يسوع صار ما مصطان وبعدين نلم وتشينهم بالدوام ننوب وكان ننوب وشهبوا وبشتري بالدوام نسافرسي فروتها روح والشاغماني كمان بوي بلانو جريجا كاتي ويا ديش أو هكذا في همراز بايكود بخير استباش تشينهم يقولون في السر بويا أمانة الدانشجو بعد كده بدون نزيد ما في ودي بروح الشركة بقول إن كلام نشرح عن الدوسكي نقدس بهاي خريطة الشاملة تستطيع الاجتماع من دعوة المنا أما هنا بويا هذه شيء ما هو كان بيشوف لا بد أن نخلي الشرع شيء داعي كذا بس لا كذا إذا بدور شيء بيجي واسمه مصطلح خمسوري بويا فبدأ ما خلي بسيج إلا دستاي الدنيا أو قوسا كان قوسا بويا من كذا شملنا وبعد كمدير وشان توري من كذا يجي يوم أنا بابتي ما كان يمنع وما وصلنا يفعلون الواقع منذ عليه وما وصلين بويا لا option كان مجالي كتوا لهم جرش على كان مجالي كتوا وبوكوسين بسبب دام بسيما برام أويه كريست بيش نسدر مجامع كان زين أمشان صارت شيء مع النايب بايكوتاتو بلدو دسكو هو عملي بابتي أول صارت يمن كدوم معنا وهو ما بداوا يشتكي وثم اللي مسوينا بوا وهنا يمشطرنا كتبه ومشتزرا وثم الجيرنا هو من داو هو مشتري وكان من جيرنا هو من داو هو أوي مشتزرا كتب بخير مجيبكم وانا في طبعا يشتري لنا عشان تعمل زينا وعدا مش طالما خليك بايكون
8 ساڵ ئامادەی شەڕی بۆ دەبینە هاتووە یەکمان ئەوەی ڕوونا ئێمە دەسەڵاتێکی بێباک و کەمتەرخەمان هەیە کە کێشەیەکی جددی لای ئەو هەبێت نییە لە بەرەوەدا دەسەڵات ئەوە ئیترات ئێمە یەکلاوەتەوە دەسەڵاتێکە پرسی نیشتمان و پرسی منداڵەکانی نیشتمان و پرسی پەروەردە پرسێکی جددی نییە لاوە باگەم ئەمە یەکلاکەینەوە بەڵام دەرەنجامەکانی باگۆ لەسەر دەسەڵاتە ڕەن لە دوو خاڵ یەکیان دەخستنی حکومەت وەک دەسەڵاتێکی کەمتەرخەم و بێبەک لە بەرەبەر گەشتنە و دامەزراوەیەکی خۆی دامەزراوەی پەروەردە وزارەتێکی خۆی کە بریتێ وەزارەتی و ئەم 8 ساڵە بەدەبوونی بۆی دەرخستی و بۆی خستینە سەر ئاوی بەردەممان کە ئەم دەسەڵاتەی کێشەیەکی نییە بۆی پەروەردە بۆ گوێ دەچێ مەنداڵ تۆ چی لێ دەچی لێرە ئەمە یەکێکە لە دەرخستنی دەسەڵاتی ئێمە کە عەقڵێکی گەورەی نین پێویست ناکە بووی بڵێ ئەم دەسەڵاتە چەند دەسەڵاتێکی کەمتەرخەمە ئەم بایکۆت و خۆپیشاندانانە بە تایبەتی مەخسەرە سەر بایکۆتەکان دەوانی بکە بۆی دەرخستنی کە بەڕاستی دەسەڵاتێکی بێباکمان خاڵی دووەم دەسەڵاتی لای ئێمە جگەلەوەی دەسەڵاتێکی بێباکە لە هەمان کاتە ئاوی شەرمی ئەم دەسەڵاتە یانی حیابردێکی دەرگەوری ئەم دەسەڵاتەیە کە بەهۆی بایکۆت وەبراوە دەسەڵات تا پێسیتر ئەگەر حیاهێکی مادە بەرامبەر ئەو وەزعێکی هەیە بەڕاستی لەم بایکۆتانە لە دەستی داوە بەرامبەر پرسە گەورەی گشتیان کە پرسی پەروەردەیە و بە هەروەها بابەتی موشە و مافەکانی مامۆستایان و نەک مامۆستا بەبوو خۆی فەرمانبەرانی هەموو دام و دەستگا وەزارەتەکانی کەمێکێکە لە حاشیەکانی حکوومەتی ئێمە دەسەڵاتدارێکە کە ئەم پرسەی هێناوێتە سەرەوە بەرامبەر هێزەکان کە لە دەرەوەی دەسەڵاتن ئەو هێزانی کە ئەوانەی بەتەلەوە دەسەڵاتدارەکان دەبێت دەسەڵات بەکردار ئەوانەی کە دەرەوەی دەسەڵاتدار دەسەڵاتێکمان دەسەڵات بەهێز نەکردیان بۆ ئۆپۆزیسیۆن بەڕاستی کورسە پیان دوستێکە بێت پارە لە دەسەڵات و لە حیزبی دەسەڵات وەرەگرتنەکە بۆیە ئەمانیش بەرامبەر ئەم پرسە هەمیشە دیاریکەرێک بوون کە لەناو دیوەخانی دەسەڵاتی سیاسیە دەنیشتون پارەی خۆیان وەرگرتووە و هەروەها لە کێکی خۆیان بەقەدەر خۆیان وەرگرتووە بەڵام جارێکی دیکە ناتوانن ڕاستوخۆ بەرامبەر دەسەڵات لەبەری پارەکەیان دەڕێن بەرامبەریان ڕەحمەی تون دەربڕن و بەرامبەریان ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی بن کامان لیان بەڵام لەگەڵ خۆپیشاندانە لە دەستی دوو هەمیشە هاتوونە لەناو بایکۆتەوە و ئیشە لەناو بایکۆتا کردوویستێنە لەناو بایکۆتا لە دەستی دووە نەکوانەوە دەستی دوو بۆ نمونەی کۆتەسەکردێکی دەسەڵات دەرەوەی دەسەڵات نەبینەوە بێتەنەوە ئەم کەسانە بەجددی بمێنێتەوە لەگەڵ لە لەحزەیەکە نەکەوە بازنی یەکەم نا بازنی دووەم و بازنی یەکەم و بازنی سێمیشمان نەبینەوە بەجددی بێتەنەوە کەسانەوە و هەروە ئەفریقا بەشێکەوە بۆیە هێزی ئۆپۆزیسیۆنیش هێزێک بوون بەرامبەر پرسی بایکۆت زۆر ئیمتیازی بوون و زۆر گەورەیا بوون بەرامبەر بە کەسانی تێکەیە ئەمێنێتەوە خاڵی سێمن بەسەر پاکێجێکی تر مامۆستا خودی مامۆستا بزانین لە بەردەم بایکۆتا چەند دیاردەیەک هاتووەتە دەرەوە کە من یەکێک قسەیان لەسەر دەکەم هیچێک لەم دیاردانە لەناو کۆمەڵیەمان جۆرێک لە تەنبەڵی هەیە یا جۆرێک لە زاراوێکمان دروست کردووە پڕ بە پێسێکی جۆرێک لە بن دیواری هەیە لەناو کۆمەڵیەمە جۆرێک لە بەقاڵی مقەنەعە هەیە لەناو کۆمەڵیەمە ئەم دیاردێکی جیانیە عادەتی ئەمریکا دیاری بەقاڵی مقەنەعە زۆر بێت لەناو هەرێمی کوردستاندا یەکێک لە پرسەکانی بایکۆت کە دروستی کردبوو بەقاڵەیەکی مقەنەعی لە وڵاتە بەهێزتر کردووە مامۆستایەکی گەشتیار زۆرمان هەیە ئێستا بڕێک لە وجهدی ئەگەر هەموو وەرنەگرێت زۆرینی زۆری وەرگرێت بەڵام ساڵانە دوومان بۆ سێمان لەوان نەکردووە ئەمە بۆیە کردبووە یەکێک لە دیارەکانی بایکۆت دیکەی لە فراوانکردنی بەقاڵەی مقەنەعە دەمامەگراو بەبەستنەوەیە ماسک پۆش لەناو کۆمەڵی ئەمەدا دروستی کردووە یەکێک دیکەش لەو کێشە گەورانی کە بابەتی بایکۆت دروستی کردووە لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ئەوەیە ئاکارێک لەناو مامۆستای بایکۆتا هەیە هەمان ئاکارن لەناو ئەو پێیجە سێبەرانەیە هەیە کە ئەحزابی دەسەڵاتدار لە دەستی دوای دەنەوە بێن بۆ نمونە ئەو پێیجە سێبەرانە بێژێ پێیجێکی جوێنفرۆشن پێیجێکی بریناکردن
نتیجهی ئابڕوبەرن پێیجێگەن تا ئەساسی ژێندانی سێکسی لەگەڵ بەرامبەرەکانی بەکاربێنن و لە ئێستادا ئێمە بۆ لەحزەیەک کە من لەم شوێنەدا وتم من ئەمەوێت گفتوگۆ لەسەر بایکۆتم چەندەها هاوڕێی ئازیز میگوت چۆن تۆ لەسەر دەستی بایکۆت ئیشێک قسەکەی لەبەر بۆ بوونەبەوەی لە سۆشیال میدیا واو لێکن واو لێکن یعنی بایکۆت مۆدێلێک لە مامۆستای دروست کردوتەوە ئەو مۆدێلەیە کەنەوەیەکی شەریک خودی دەسەڵاتە سیاسەکەیە کە زمانی زبوری ژۆن فرۆش بۆیە ئەمە کێشەیەکی پەروەردەیی گەورەیە لە بەردەم ئەم بابەتە ئێمە دەبێت پیاچینەوە دوو بیخەنە بەردەمی خۆت ئەو پرسە گەورەیەی کە بایکۆت دروست کردو بۆی خەڵک لەسەر پرسی بایکۆت قسە بکە و بیکە بە بابەتێک بۆ توێژینەوە بۆ لێکۆڵینەوە بۆ قسە لەسەرکردن ناوێت قسەی لەسەرکە من ئەمەم لە واڵەکەی خۆم دابەزان بە شێوەیەکی ورد نووسی بوو من دەمەوێت لەگەڵ یەکێک لەو ئازیز و خۆشەویستانەیە گفتوگۆ بکەم پێیەکی دەسەڵات ماڵپەڕێکی دەسەڵات نەکەی جێگە پێشێکی دای بەزانم وتری نووسەرێکی سلێمانی دەیەوێت ڕوبەڕوو بێتەوە لەگەڵ نازانچێکە کاتێکە خۆی چێک لە مامۆستای ناڕازی حەز ناکە بووسێ مامۆستای ناڕازی خۆشی مامۆستای ناڕازی لەو دۆزێک هەیە بۆیە ئەم جۆرە لە کاتێک بابەتەکەی من بەدێ ئەوەی سێری کرد سێری وەرە خوایە ئەو کۆمنتانەی کە بۆ نووسراوە گوێن لەم سەر بۆ سەری گوێندا سوتایەتیکردن کاتێک سێری ئەوانەیەکەم کە ژوێنە حەزی حەکاریان ناوە بەڕەسم و بە هەموو شتێکی خوان کە دایانە ئەو مامۆستانەکە خەریکی بایکۆتن مامۆستا کادرێکی پەروەردەیی مۆدێلی ژوێندانی داهێناوە لە بەردەم پرسی بایکۆت ئەمەیەکی کە هەیە پرسیانەیەکە بەڕاستی کە تۆ خەریکی قسەکردنی لەسەر پەروەردە و خەمخۆرێکی پەروەردەی دەبێت لەسەر هەموو لەسەر پێشاست تۆ پەروەردەیەکت هەیە جارێکی دیکە ئەو دەسەڵاتەی کە لایەنەکانی خۆی فێری ژوێن کردو بەرامبەرەکانی تۆشی فێری ژوێن کردووە لە هەمان کاتە بەنا پەروەردەیانە ماوەڵە لەگەڵانی بکات بۆیە ڕۆبێ ترسێکی گەورە دروست کردووە لە بەرامبەر ئێمەدا باش من یەکەمە ئەمە بەشی یەکەم با بڵێم بەشی دووەم لە ڕاستیە لە دەقەی دووەم شتەکانی خۆم خاوەکەم زۆر سوپاس Yine pesi avukatçı seçmeyi bekliyor mamasanı yaşanan kurulumlar. Oraya yine azat edildi. Evet bir anlaşıldı. Böyle bir kesin bir yerinden yapmalar. O sektörün hangi kesin yaşadı. Evet daha bir şey yaşadı mamasanı yine zevki lafından kâva. Yine beraber bir başlayı yapıyor. Böyle şeyler yapmalı dizişanlar da yani işi yapıyor mamasanlar. Tabii iş var böyle. Burada tanesi bir anda tabii ki göreceğiz. O da bir iş var. Yani iş yolunda mani olmasına böyle bir iş. Hemen her sene hemen yapayım. Önce bu meseleler devam ediyor. Biraz daha sırada bakışanda bu biraz daha bakışanda hiç aslında belki bir saat sayesinde şakan bu ama aşağıda bir belirlenme ve bu yoldan bir bakma. Herkesin de alabilir bir حتى اتصالات خسر الزين والحال ثم تقول رزق الكوارث في الأرض
100% پێکاوانە ئەم دەسەڵاتەمان هێناوەتە سەر چۆن یەک تاکی ناوازی توانێت دەسەڵاتی زەرهێزی بنەماڵەیی کە بە ئەم هەموو وڵاتیان لە پشتەکات دەگەمە مستەخۆرێکن هەم خۆمان بەقەڵەکەنانی توانیمانە ئەم دەسەڵاتی پێنەوێنە سەر چۆن وەتوانیمانە لە ئەو ئۆپۆزیسیۆنە دیسکراوەی لەلایەن دەسەڵات و دیسکراوە ئەڵایش ئاسوودە سەر چۆن کەواتە هەرگیز ناڵێن بایکۆت شاندان ناڕزەتی سووری نییە سووری هەیە تۆ شانە جاکەیمان بووە ئەگەر ناڕزەتی نەبووە ئەگەر خۆشاندان نەبووە ئەگەر بایکۆت نەبووە بڕواتان بکەن تا ئێستا نەک 57 هەموو هەر ئەم ساڵ بینی ئەدەمانی 12 ئاماژە بۆ پیاکەمچی ماڵی 10 و 11 ئامانەکەوتیە شاری مامۆستان فەرمانبەران بوو وای کرد کە دەسەڵات ناچار بگرێت کەمچی ماڵی 10 و 11 و ئێستاش شەڕی ئەو لەگەڵ هەردوو دەسەڵاتەکەن هەم حکومەتیەوە هەم حکومەتی هەرێم بۆ ئەوەی کەمچی ماڵی 12 بە ناچاری بگرێت تا ئێستا دیژەکان هێڵەوە ئەمە بە ئەنجامی بەرهەمی بایکۆت و خەبەتی مامۆستان لەبەرەوە هەرێکە لە ئێوە هەرێکە لەم تاقانەی کە لێرە بۆ هەر خۆتان نەحەمەزان هەرێکە لە ئێوە بەرامبەر بە هێزێکی میلیشیای دەسەڵاتداری چەندداری ئەو چەند ساڵ دۆرێکی ئێمە نانێسانی لە هێزە ئەوان بە هێزی چەند لە هێزی قەوم ئەمان توانیماندا چۆتان پێدا و ئەگەر خەباتی مامۆستان فەرمانبەران نەبووە زۆر مەخنەقە بوو بینیمان چەند قوربانی لێکۆڵی لە مامۆستا شەریک ناکرێت کۆمپیوتەری شەریکمانە هەر نەڵێن مناڵی فەقیر ئەم مناڵی فەقیرە لە دەسەڵات بۆ ئێوەستەکان بوو ناویناوی مناڵی فەقیر مناڵ بۆ فەقیرە دایکواوە هەمووچێگەریمان بۆ فەقیرە ئەم شەی چێ داخانەبەرە بەزاری خوێندکارەکانمانە خوێندکارمان بە ئەوەیەک کردووە هەزارەها دەچیدانە مەزەرمانێک هێنا چۆن ملیکی مامۆستا چەند شەڕێک بۆ خوێندکارەکان کەن کاتێک کەسان بۆ پێیاندا تەواو دەکات بچێ ماڵە دانیشتوی خەریک مۆبایل ئایپاد بێت ئەمریکی مامۆستا چۆن پێوەجێ دەکات تەنها ئەو لەسەرفێری کەم یەک لێک دووەکە منان بۆ هەر فێرە بێت بۆ زانیاریکان بە تایبەتی ئەنجێری ئێستا ئەم دە ساڵی ڕابردوو بەڕاستی جیلێکی زۆری دەکەوێت مامۆستاش بێت هەر فێری خوێندنی خوێنەوەی بێت بەڵام گرنگەوە ئێمە پەروەردەیەکی بەهار بکەین بەرامبەر بە زۆر مونالاتی مۆسیقاکە من خوێندکارێکم بۆ چێکاتێکە کاتای لێکردان هاوڕێک و دەتوانێت لێکۆڵکە من وەکو مامۆستای بۆ کێشێزانەکانە دەکاری خوێندنە کە مەرحەلەیەکی پڕانی بناوەتی دەدەنە پڕ هەیە تەحەڕش بە پڕەکەی هاوڕێیەکە ئەگە منێکی مامۆستای پەروەردەیەکە فێری دەکەن لە ئێستا سێکە مامۆستاکەی کۆیلی ئێستا شۆڕ نارێ بەرگری لە خۆیدا چۆن ئەو خوێندکارم فێرەکەم بەرگری لە خۆیدا چۆن کچەکەم فێرەکەم بێتە ناو کۆمەڵگا چۆن مناڵەکەم فێرەکەم ناڵێکی 5 ساڵ هەیە ئێستا لە بێت بەرامبەر ئەم سیاسەتە بۆ سیاسەکان زیادە بزان ئەی فاتەرە دایکێکی وێ مامۆستایەکی ئازا ئەم مناڵەی پێیاندا باوکێکی بەرە بە هەڵوێست کەواتە بایکۆت سووری کردەوە هەمیشە بە ئێستا شەوانێت کە ئەمڕۆ یەکێکە لەو چارەکانێک کە ئەنجامانەوە لێکردمانە تەنگەرەکانەوە هیچ هێزێکی دەر ئۆپۆزیسیۆن نەیبرا بە قەدەری هەرێکی لەم تاقانێک ئێستا هەڵاشتێکی کردە تەنانەت یەک موشتەلاڵی کەڕێژان دووپان هاتەمە درسێەوە هەروەکو ئوستاد داواشی کرد ئۆپۆزیسیۆنی چی دانیشتن وەزارەت و بەڕێوەبەراتی داڕژەکەن لە بینی خوانە پارێزرا بۆ تۆشێبەی بۆ من و بەڕێوەبەر بۆ تۆ گشتەکە بۆ من و لەم بەدیری فڵانە قاڵخانە بۆ من ئەمە ئۆپۆزیسیۆنە ئەبێ ئەمانە بۆ بێت بە هاوبەشی هەموولان هەروەکو چۆن بینمان لە ماوەی ئەو 15 ڕۆژ ئەو 15 ڕۆژێک کە ئەو فەرمانبەر مامۆستانەی 15 ڕۆژمانیان نەخواردن و خواردەوانە پەڕەکەی زۆر نەخواردن کرد بینیمان چۆن هەر هەموو کۆمەڵگا بەجێی هەستا ئەستەر بێت ڕاستەقینێکی تاوگرە بە دەسەڵات کە کۆمەڵگا هەموو پێکەوێت ئەگەر ئێمە پێکەوەین یەکدەم یەکەوێزی ئەم شانە خۆمان پێوایە بڵێن تاوانەکە بخێنە سەر ئەسوود دەسەڵات تاوانی سەرەکی لە هەموو ئەم بیرکانی کە پێ دەسەڵاتە و وەزارەتی پەروەردە بەرپرسێتەوە تا دەئەزۆڵێتەوە ئەو بەڕێوەبەر و قوتابخانەی کە بە ناچاری دوێنە بە زەربی کۆمیتۆ هەڵبوونەکان پێویراوە لە پەنجەرەی خۆت دایبنێ داوامەکەمەوە بەڵام بە مامۆستاکان لەژێرەوەی مامۆستاکانی هەڵبوونەکان ئەمە کەسایەتیە ئەم بووکەڵانەیە کە دەسەڵاتمان دەسوڕێت بەڵام ئێمە بووکەڵەنی ئێمە ئەو کەسایەتیە ڕاستەقینە دوێنەی کە سەربی خۆمان دۆساوی هەزارەها هەڵەشەمان دەسەرا هەر هەموو بەرپرسەکانمان شکاندووە بەرەوڕوویان وەستاوی بەمردن یا بەکوشتێکێکمان بینیمان مامۆستاجیهان هاتی وەک کرد هەزارەها جیهان کردیزبووە لەو کاتێک کە مامۆستاجیهان بۆ ئافرێت بۆ کوژنێکی بووە تەشەکی کرا هێندەی تر بۆ ئەسپۆتکردن بەرەبەر ئەم دەسەڵاتە خوێنیشە کە بە خوێنی مناڵەکانی خۆتیەوە بەرامبەر بۆ دەجارەمان کاچین لە ئاوی ئیجار جەبی هەموو کوردیان سووتان
جایی که همون سوتا و جایی که باشه سوتی بگم تا من استفاده کنم أولا أنا بقول صلاة بقول تعالى غير مسؤولية من أخوانا بإيجابي بينما بقول كشخص ولا سلوك غير كذا وشان دائما ناوزاتيكا لازم نوشي تخلينا لدسي وبره أسأل لو يبي كذا وأسوسر رجع على غير كذا أنا ده هاتي أمر تبقى الله أي خلنا ودينا جيب بنا الله عليه زائد الأوبوزيسيونا ساختجاني حوشاني خوان كهزول أشكال اللي كان يفعلون وهو ما وصل ما برا لكن كأنه كيش كان اتجاهه بسمع برا على مشوار زي أصلا خوان بيجي إذا هاي كان ميا كهرباء أو كيش اللي لا يراني بو كاتم لو مشاكل مداري بالفلسفة كتوه مشاكل من الأخوات المصالحة توي من الشام بعضي ويفرق بينهم أنه خبرين أجل إيه مجدني وضمن الدنيا أنه بعضهم زور بالباجي كذا ليش ما بينافق مش هينافق حتى إن أوابي توبي يتشان وأول ولا شان بشان ما هو ويتلو أمر من حاجة مشي لبلدنا بني وقاشان حاجة راسه كده يسمى مطلقا لازم نكتبنا ندخل الأحوال بس شيء يشتغل على كلمة أو يستعمل ذا بالسبب كله وده وسائل تعلم وأنا شايفينها هم شيء من الشيء المشكلة عن الأوقات عن الخبرات وصلنا نحن كل ما نستطيع المنادي وعنكاري هو أو يبدأ أن نعطي لها جوان السلبية من كمان دون وجود لها جوان سلايز وشان الوجود الصلاة في وقت الخدام يوصل زميل همنا وغيرها ديجالي كبقول طبعا كان سيكي أنا أقول قولي من الجوان كوي بدي ما ذكر كل ما تشيء شون وأنا كده بيجي في شركات يعني بدأوا خويان توشي إيشي ما مصانع في المنطقة كاس كلام موسي في شركات مثلا إن حب الدولة دي هزارها ما تبغى كل ده هزارها هاي وصل شفامو بيجي خبر كمان صاصة أنا Vamos a